ناو ناتۆری ناشرن لە یەکتر منێن ئەمە خراپترین شتە لە دوای ئەوەکەوە ئیمانتان هێناوە باوەڕتان بەخوا هێناوە ئینجا بێن ناو ناتۆری ناشرن لە یەکتر بنێن. ئەم ئینسانە کەسێکی وایە فەقیرە هەر لە خۆڕەوشتیدا کەسێکی لەسەر خۆ و فەقیر و غەریبۆکە دیارە ناو ناتۆری ناشرنی لە منێ زەعیفە قەڵەوە ڕەشە سپیە سوورە ئەمە چێ دروستی کردووە؟ ئەگەر خۆی دروست کرد با و یان بڕیارەکە لە دەستی خۆی با چۆن دروستیکەن زۆر لە تۆ جوانتر بڕیاری ئەدا بەڵام خوا دروست کردووە شەلە کوێرە سەری مووی پێوە نەماوە کۆسەیە قەڵەوە زەعیفە ناشیرنە دەمولوتی وایە ناو ناتۆرە لە یەکتر منێن. زاری وایە ئێستا لەوەش زیاتر تەشەنەی کردووە بە عەشیرەتێکەوە ناو ناتۆرە لە یەکتر نێن بەتابەتی لە منتیقی هەندێک لە منتیقە عەشایرەکان وەکو ئەو منتیقانەی کە زیاتر مەشهورن بە گوندەکان یەکترە ناسن وەکو منتیقی باڵەکایەتی ناوەندەییەکان هەموویان ئاوان وەردیەکان هەموویان ئاوان دێڵزیەکان هەموویان ئاوان ناوپردانیەکان هەموویان ئاوان خۆشکانیەکان هەموویان یعنی ئەمە چییە؟ تۆ میلەتێک تاوانبارەکەی بە شتێکی کە لەوەیەوە نەبێ لەوەی ئەم خاڵە لە کەسێکدا هەبێ لەم عەشیرەتە لەم خەڵکی ئەم گوندەیە لەم تائیفەیە ئەمە شتێکی خراپە براکانم ئەمە لەسەرمان حیسابە.